بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێ. ئەم کاتەوە و کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بریتیە لە پرسیاری گەڕانەوەی ناوی قوتابیان لە پرۆسەی زانکۆلاین چۆن هەڵدەسەنگێنی. ئەو قوتابیە بەڕێزانەی کە لە ماوەی ڕابردوو دەرچووی پۆلی شەشی ئامادەیی بوون بە هەرسێ بەشەکەی زانستی و وێژەیی و بەشی سەناعیەکەی بڵین، ئەوە لە ئێستادا تووشی حاڵەتێکی گرفتێکی گەورە بوون کە ناویان لە زانکۆ حکوومیەکاندا نەهاتووەتەوە. ئەویش تقریبان کراوە بە پارە و بە کرێ و بە خوێندنی پارەڵێڵی پێڵێن. ئەمەش ناڕەزایەتیی گەورەی لێکەوتوەتەوە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ خۆپیشاندان هەبوو بۆ مەبەستە بۆی زیاتر ئاشنا بین و بەرچاوڕوون بین لەسەر ئەم تەوەرە قسەی زیاتر بکەین. راپۆرتێک ئامادەیە، ئەتوانین بچینە لای راپۆرتەکە و دواتر دێمەوە خزمەتان. سڵاوی خواتان لەبێت. دیارە دوای ئەوەی کە قوتابیانی دەرچووی پۆلی شەشی ئامادەیی لە کاتژمێر 9 سەلەبیانی و لە بەردەم کەپی نوێی زانکۆی سلێمانی خۆپیشاندانیان ئەنجامدا، دواتر ڕێگەی سەرەکی سلێمانی هەولێریان بۆ ماوەی نزیکەی 20 خولەک داخست. دوای ئەو داخستنی ڕێگەیە یعنی لۆدێکی ئێجگار زۆر لەسەر شەقامی سەرەکی سلێمانی هەولێر دروست بوو. دواتر چەند هێزێکی ئەمنی هاتن ڕێگەکەیان پێکردنەوە بە زۆر و دواتر ئێستا قوتابیانی دەرچووی بڵێن پۆلی شەشەمی ئامادەی هاتوونەتەوە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی و لێرەوە ڕێگەی بەردەم چوونە شوورەوەی کەمپی نوێی زانکۆی سلێمانیان داخستووە. بۆیە ئێستا دەمێ بچمە لای بەشێکیان قسەیان لەگەڵا بکەم بۆی بزانین ڕێگەکەیان کردوتەوە ئێستا قسەیان چی دەبێت و بەنیازی چینایە بەردەوام بن لە خۆپیشاندان یا خۆتنا. سڵاو لێبێ باشی چۆن ڕێگەکەتان کردەوە ئێستا ڕێگەتان وەڵا نوێنەرمان ناردە ژوورەوە وتیان ڕێگەکە بکەنەوە تر سێ نوێنەرمان چۆتە ژوورەوە تر بزانین جوابیان چێ بێت لەگەڵ زانکۆی سلێمانی. بەڵە باشکەم دەنگمان بگات بە وەزیری کاکەی ئێوە لێرە لە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی بەردەوام بن تا ئەو کاتەی مافەکانمان وەرەگری تر دواز نایانی مە بە جارودوان نابێت لەبەرەوەی ناچێ بە مێشکانە. دەست خۆش بێ. دەمێت لە تۆ پرسم، ئێستا ئەوە نزیکەی 20 خولەکێک ڕێگای سەرەکی سلێمانی هەولێرتان داخست. ئێستا ینی بۆچی ڕێگەکەتان کردەوە؟ وەڵی ئەو جەماعەتە لە هێزانامنەکانە هاتن داوایان کرد کە بکرێتەوە لە زانکۆی سلێمانیش چەند مامۆستایەک بەڕاستی من نەمەزانیشێن هاتن مامۆستا بەرهەمیان بان کردە ژوورەوە کە داواکاریەکانیان پێ بگەێنێت تر ئێمە چاوەڕێی جوابیانی بزانین چیە بێشەڵە. دەست خۆش سپاس. دیارە داواکاری و قوتابیانە ئەوەیە کە بەشێکی زۆر لەوانەی کە یان تەنانە زیاتر لەو ئەوانەی کە لێرن ئەوەیە کە کۆنمرەیەکی بەرزیان هەیە لە کۆلێژی نزم هاتوونەتەوە. ئەمساڵ کۆنمرەکان بەپێی سیستەمی زانکۆلاین ینی قوتابیان لی ڕازی نەبوون، گۆڕانکاری زۆر هەبووە لە کۆنمرەی وەرگرتنی قوتابیان. مامۆستا سڵاو لێبێ باشی. کێشەکەتان پێم وابێ هەروەکو خۆیەتی هیچ گۆڕانکاریە بووە بۆی کە چارەسەر بێت؟ وەڵی مامەشیان گۆڕانکاری بۆ شیاسە نابێگای سیانە بەسەرمانەوە لەو سەژادەیە دەریان کردوین. یەکەم ئەگەر نافکردنیان خۆتان ڕۆژ وەڵا خۆمان ڕۆشنێکی ئەمە بە ویستی خۆمان بە ئێستا سەجادەگا بووین. تەبعاً برا گەورانەمان هاتن بە شەق و بەزلە کامێرایان فڕیا و دەریان کردین. ئەمە خەلان لە کەس هەر باڵنان خۆ باڵنان برادری شەق و زلێ تۆ باڵێ بیون و شەق و زلە دیڵا خوار ڕەفیقیەکەن. ئەمە ئەوەیان دووەمیش تا ئێستا جۆ لە هیچ خۆپیشاندانێ نەکراوەتە نەژیراوە تا جۆ لە ئەمە بژیرێ، بەڵام لەگەڵ ئەو شەهر ئەمەلمان بێتی کە هەر بە ژمارە کورسی زیاکەن هەر بە ژمارە کە بە هەزارەها لێیان کردوێتەوە بە دانەدانە زیایگەنەوە شکورین چکم جاری وای من لەبەر 2 پوینت 13,000 کەم کردوەوە بە 30,000 شکوری زیایگەنەوە بە زیایگەنەوە ئەو پرسیارەکەی. ئێمە داواگەمان ئەوەیە داوامان ئەوەی جۆمان لێ بگرن کە هەر بە ژمارەکان بێ کورسیمان بۆ زیاکەنەوە بە حەقی خۆمان نەفەودێ ڕەنجی 12 سال خوێندنمان لەسەر ئەم ساڵە. قوتابی هەبووە دەڵێ لەبەر خاتری زانکۆ پەیمانگەنا حکومیەکان کورسیەکان کەم کراوەتەوە. ئەو قسێ زۆرتەوە بزانە دیقەت بێ بەس کورسی پارالە زیاکراوە.
هدفی ئەم حکوومەتە فاشیلە بەس لەوایەکە یان گەنج بنێرە بۆ دەروی وڵات یان پارە نەبێ ناتوانێت لە وڵاتە ژیانکە دیقەت بێ یەکێ پارەی پێ نەبێ هەر ژیانی بۆ نییە کواش ژیان. بەڵێ بەڕێزان ئەوە ڕای بەشێک لەو قوتابیانە بوو کە ئەمڕۆ خۆپیشاندانیان کرد بە مەبەستی داواکردنی دادپەروەری لە تەوزیەکردنی ئەو ناوانەی کە هاتووەتەوە بەشە حکوومەکە کەمتر و بەشە پارالێڵەکەی کە بە پارەیە زیاتر. تەوان ئەو بەڕێزانەی کە کۆمنتیان نووسیوە و بەشدارن لەگەڵمان بە نمونەی مێریڤان کووردە ئەڵێ 52,000 خوێندکار کە فۆرمی زانکۆڵاینیان پڕ کردوێتەوە غەدر لە هەمویان کراوە بە تایبەتی ئەوانەی نمرەکانیان لە 90 بەرەو سەرەوەیە. نیاز محەممەد ئەڵێ معقولە من 98.66م هەیە لە دەرمانسازی سلێمانی ناوم هاتووەتەوە کەچی پار پزیشکی گشتی وەریگرتووە. مەتین زرار ئەڵێ پار ساڵیش وەکو ئەمساڵ دەرەجە بەرز بوون بەس چونکە ڕێژەی کورسی باش بوو کێشە نەبوو. مەحموود سەعید ئەڵێ ئەمە تەنها بۆ ئەوەیە کە خوێندکار زیاتر لە سیستەمی پارالێڵ واتە بە پارە لە زانکۆ حکوومەکان بخوێنن. کاروان عەلی ئەڵێ معقول چییە؟ چوارەمی هەرێم بیت لەبەر کەمی کۆنمرە وەرنەگیرەی. شادان عەلیش ئەڵێ تەنها بۆ ئەوەیە لە زانکۆ ئەهلیەکان بخوێنن چونکە هی بەرپرسەکانن. تاریق عوسمان ئەڵێ بەداخەوە ئەم حکوومەتە بازرگانی بە هەموو شتێکەوە دەکات ئەوە تا خوێندنیش بووەتە پارە. مەحموود محەممەد ئەڵێ تا خاوەنی ئەم حکوومەتە بین حاڵمان لەمە باشتر نابێت. پارسا عەلی ئەڵێ زانکۆ ئەهلیەکان هی بەرپرسەکانن بۆ بەرژەوەندی خۆیان ئەم کاریان کردووە. هێمن ئەبوبەکریش ئەڵێ ئەم خەڵکە بە هەموو شدرازیە بێ هەڵوێستی خەڵک ئەم دۆخەی دروست کردووە. لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیامە ئەتوانن بەشدار بن بەڕێزان و قسە لەسەر ئەم تەوەرە بکەن. ئەچمە لای کاک ئەحمەد ببورن لە سلێمانیەوە. کاک حادی سڵای خوای گەورە لە جەناب و کارمەندانی تەلەڤیزیۆنی لە جەنابەت کاک ئەحمەد جان مۆفەق بی براکەم فەرموو. یا ڕەبی برام لەگەڵ جەناب و تەواوی کارمەندانتانە. کاکە گیان بۆ دایان مەزرن براکەم ئەمانە چیان ئەمانەش خۆچی یەکەن براخۆ بەخوا تۆ بڵێ هیچیان لەمان لەمانە ئیشی چاکریا پێ بکرێ ئێوە نیە نەخوێنەوار لە پەرلەمانایە و گوێنەدا و ئەوە نییە حکوومەت ئەوە ڕابڕایمان چییە؟ یعنی تۆ تێنەوە چونەوە بێنە دای جێگای بۆ بکە نشتی واشوە نەبێت. تۆ دکتۆرا بڵێ بە شەهادەیەکی شەشی تەزویرەوە دەدەنێ لە زانکۆکان ئەوانە باشترە بە دەرەپێکی باستۆ ئەو چۆن کورسیەکان هاتووە بۆ پەرلەمانی عێراق و بۆ پەرلەمانی کوردستان هەستنی بە هەر بەساختەرەوە ڕواکاک حاجیگەر خەریک چی داماوێشی نێمەکاکە گیان قەسەم بەخوار زوڵم لە قەوێتی ئابڕێ هەموو شتێک بەڵام زوڵم پشتیوان بەخوای گەورە ڕۆژا بینین ئەم دەسەڵاتە کۆتایی بێت. ئەمانە هەرچی بڵێ کردویانە هەرچی بڵێ بەم میلەت فەقیر و هەژار و ئەنفال و شەهید و چینیابارانە کردویانە سەیری چی بەخەڵدە سوکایەتیەت ڕفقە گرانیان کردووە بازینە گرانیان کردووە نەوتە نییە غازە نییە کارەبایە هەر بۆ خۆت سەیریکە چیان بۆ داناوە پێوەری ئاوە یعنی چی ماوە بە میلەتی دێن پەرلەمانتار هەڵە بژێرن کام پەرلەمانتاری کە جوێن فرۆشە کە کەس نازانێ ئەیێنن ئەیکەن بە پەرلەمانتار جوێ و بە سەحابەی پێغەمبەردا صلی الله علیه وسلم دێ کاکەم جوێن بە خەڵکی کوردستانەدا دوێنێ بەداخەوە جێگای ئەوە بوو تەواوی جگە لە پارتی دیموکراتی کوردستان هەموو پەرلەمانتارەکانی ئەو لەو هەر لەو کاتەدا لە هەمووی ناخۆشتر کاک حاجی چی بوو تۆ شایەن و قسەیەکەوە ئەنجاو ئەو پیاوە بەڕێزەکە ئەڵێم ئەوە ئوسولی نەخۆش بنەماڵەکەشمان ئەم جوێنەدا ئەبوو هەر بەس پارتی دیموکراتی کوردستان بایەتەوە هەرمیان بات پەرلەمانەکەش بۆ خۆتان کە هەر چاهێت بڵێنە بەڕەسمی هەر یەک جار بۆیان جێشنایە قسەیەکە چ قسەیەکە کات چ جنوویەکەدا بەڵام سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتارەکان چی پەرلەمانتارەکانی خۆیان لە چی بێژەرەکانیان کە ئێستا پەرلەمانتارن ئەوە ئێمە لەبەرەی براوە بووینە سیوسێ کورسیمان کورە تۆ بۆ چەواشەکاریەکەی خۆمە باسی بە کورسی و تەزویرات نەکراوە بۆتان ئێوە هەر بەتەن ئەمدا باشە کاکە
بۆچی سۆرا عومەر چی کردبوو بینایی پەرلەمانی ئەو ئەم دەستمەدان بەسەرایەنەکە یا داوای ماف و قوتی ئەو خەڵکیەکە خۆی شوێن فرۆش نەبووکات ئەی بۆ پەرلەمانتارەکانی ئێستایی ئۆپۆزیسیۆنی شوێنیشێتیش و گۆڕانی لەگەڵ ڕاستەکەن ئەیەکدەن بە سەرۆکی پەرلەمانشە بڵێت فەرمووە پەرلەمانتارەکان لادەنی چێتر دێنداین حرمەتی پەرلەمانتارەکانە کاکە قەستەم بەخوا کاک حاجی حرمەتم بۆ خەڵکی بۆ بینەری ئەم تەلەڤیزیۆن و تەواوی چ کوردستانێ والله بإحترام بقناعة ناكم زارك ويا بجيرة وقول يعني بحرمتش عنده برلمانه كردوت شلون بلي اخر كاي وقت ما ملا هورامان لي اما حرمتيه تو كاك ابو بكر هذه اختي زور جواني كده مرات يعني كان تاكي بحرمتي ببرلمان وبشوي برلمان بو كان يخو برلماني خوتا خاوش اما تاك تاجري كابينين هي شي كراوا بنزيننا ما غازنا ما غازنا ما نوتنا ما كهرباء او اما تاك تاجري كان والله دەستی خۆش بە کاک ئەحمەد قسەکانت گەیشت پەیامەکەت گەیشت سپاس بۆ جەنابەت لەش ساغ و سەلامەت بی ببوورە خەڵکی تر لەسەر هێڵبوو بۆیە پەیوەندەکەم داخستەوە چمە لای کاک حەمە ڕەشید لە ژارەوە مامۆستا مەحموودی وارد باش هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید بەڕێزی ڕێزم بۆ خۆت و ستافەکەت و سپاست دەکەم دەست و چاوت خۆش بێ زۆر بەڕێزی بەڕێزی ئەی قوڕ بەسەر ئەو مێگەرەی گورجی شوانە بەڵێ ئەی قوڕ بەسەر ئەو مێگەرەی گورجی شوانە ئەوەیە سیستەمی سەرمایەداری ئەوەیە جەنابی سەرۆکی هەرێ حکوومەت کە دەی فەرموو من پەیڕەوی کەرتی تایبەت پەرە پێ دەدەم ئەبەو شێوەیە ئەوە سەوسانەوەی میلەتی فەقیر ئەوە پاداسی سەتڵەماست و قاپەهێلکە و باری کەرەشینی و کە خەڵکیان خزمەت دەکرد ئەوان پاداسی ئەو میلەتە مەزرومەیدایەوە کاکی بەڕێزە من لە نزیکەوە ئاگام لە ڕابردوویە ئەوان پاداسی داکی شەهیدان و ئەنفال و کیمیاباراندایەوە ئێستا کە سەرکۆمان لە بەغادا دەنیسی لە سلێمانی نازانم خوێندنگەی ئەمریکی هەیە کاکە ئەمانە بیر لە فەقیری ناکەنەوە قوڕ بەسەری فەقیری قوڕ بەسەر ئەو فەقیرەی کە تەفرەی خواردووە بە دو ئامانەوە دەڵێ بە ئاماز دەگەم وەڵا ڕۆژی لەو ڕۆژەی خراتر دەبێت ئەو میلەتە تاکەی چاونووساو تاکەی خەولێکەوتوو تاکەی نەزانی تاکەی بیر نەکردنەوە لە ژیانی خۆیان بەدوا خواوی خوارد ئەمانە تازە لەوە دەرچوون والله تەڵا بیللا تازە نەبەکەڵ خاک دێنەوەتە نەنیشتیمان نەمیلەت ئەو میلەتە داوا دەکەم بە خۆی دابشتەوە بیر بکاتەوە بەسە بەرنامەکە ئەوەی ئەڵناگری باڕێ لە برادرانم نەگرم دەنا سپاست دەکەم پێوە دوای کۆم دەستخۆشی بێ دەکەم سپاست دەکەم کاک حەمە ڕەشید دەست و چاوت خۆش بێ چمە لای کاک محەممەد لە کەلارەوە باشی کاک محەممەد گیان سپاس دەکەم کاک محەممەد گیان کاک محمود ئێمە وەک من وەک خوێندکارێکی پۆلی دوانگۆ دەرچوو پۆلی پانزە لە شاری کەلارەوە داوای مافەکانی خۆمان دەکەین کە زڵمێکی وستەمێکی زۆرمان دەکرد ئەم ساڵ بۆ ڕادەیە کە وەزیری خوێندنی باڵا کاک عەبدولسەلام وتی پێش ئەوەی ناوەکان بێتەوە وتی کورسێکی زۆرمان زیاد کردووە یعنی بۆ خوێندنی پاراڵێ و زانکۆلای و دیاواران بەڵام گەشتە دوایەوە ناوەکان هاتووە سەیرەکەی کاک محەممەد شوێنەکەت بگۆڕە سەوتت قەتع بوو بەڵێ بەڵێ بەردەوام بە بەڵێ باسەوەکەین کە ڕێژێکی زۆر کورسی کەمە کراوە کانی زۆر مستەمە لە ئێمە کرات قوتابی مرۆ لە خۆپیشاندانەکە گرتبوونەوەکەی کە لارە قوتابیمان هەبوو 99 هەبوو کە ئەگیری ئایوت من چی بکەم لە 99 زیاتر ینی دەسەڵاتم نییە بۆ لە پزیشکی گشتیوە نەگیریم کە ناویاتی بۆ لە ئاسمان بەڵێ پارەکە ئەو دەرەجەیە لە زانکۆی ئەو لە زانکۆی سلێمانی ڕێوازان گەرمیان لە زۆربەی زانکۆکان پزیشکی گشتی وەری گرتووە بەڵام ساڵ ئەسلان وەری گرتووە دەرەجە ینی ئەو تەلەڤیزیۆن چەندی ئاوات و چەندی هینی بووە هەمووی تەنها لەبەر 1 پوینت بۆ نەگیراوە کە ئەویشی دەسەڵاتێکی خۆی نەبووە کە لە هەموو وڵاتانی دنیا بۆ تەلەبانە وترێ نمونەیە کە دەرەجەیان سەرووی 90 یعنی ئەمانە تەلەبەیەکن کە ڕێزێک و یعنی تەخدیرێکی
تایبەتیانەیە لە لای حکوومەت و لە لای خوێندن و لایەن وەزارەتەوە بەڵام لای خۆمان کەسەکە 99 هێناوە سەوتت ڕۆشتەوە کاک محەممەد 99 هێناوە خەڵکێک 99 هێناوە 99 هێناوە کابراڵێ چی مەجبور بچم بە پاراڵێ بکوێنم یعنی یەکێکە لە هینەکانی حکوومەت کە ئێستا بنمونەی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و حکوومەتە پەرلەمان کاک محەممەد ئێستا کۆمنتێک نووسراوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەڵێ بە کۆنمرەی 98 ناوم لە سەیدەلە نەهاتوەتەوە دەبێت 10 ملیۆن بدەین لەبەر 2 پوینت پێرار 98 لە توبعام وەرگیراوە ئەمە بە ناوی چرا سەرباز ئێستا ئەم کۆمنتەمان بۆ هاتووە وابوو پارەکە لە گەرمیان 98.5 بوو یا 6 بوو پزیشکی گشتی گەرمیان وەرگرت بووی حەوەکە ئێستا 98 لە ئەسنان ناتوەتەوە یعنی یعنی فاصلی حکومەت لەکوێدایە هەموو دەستی خۆش بە کاک محەممەد جان گەرتیانە خوێندن لە زانکۆلاینەوە نەمێنێت دەستەکانت خۆش بێ سوپاسە دەکەم بەڵێ دەست خۆش بەڕێزان ناوبڕێک وەرەگرین و دواتر دێم وڵاتان و داواکاریان پێشکەش کرد بەڵام داواکەیان لێ وەرنەگیرا و چی کراوە بۆچی وەڵامیان نادەنەوە ئەوە دوو پرسیاری منە سوپاس دەکەم جواب بدەیتەوە. طبعا حکوومەتی هەرێمی کوردستان داهاتەکەی مەحدودە طبعا سەرڕایەوەی کە ئێمە سوپاسی هەوڵەکان و ماندیبوونی وانەبێژانەکەین بەڵام ئێمە لە سەرەتاوە ڕازگۆ بووینە لەگەڵ خەڵک و ئێستاش ڕازگۆ دەبین و پێویستی بە یعنی چۆن بڵێ هیچ مجاملەیەک و مزایدەیەکی ناوێ هەرکی خۆمان دەزانین بەڵام داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتێکی مەحدودە و هەر کاتێک طبعا داهاتی حکوومەت لە بەردەست بوو ئێمە درێڕی ناکەین نەک تەنها بۆەوە بۆ هەر توێژێک کە بە مافی خۆیان دەزانن و حەقێکیان لەسەر هەرێم حکوومەت هەیە ئێمە بۆیان جێبەجێ بکەین و بەر لە سەعاتێکیش ڕێنمایی نوێ لە وەزارەتی دارایی دەرکراون سەبارەت بە وانەبێژان و ینی چەند بابەتێکی گرنگی تایە دەتوانین مراجعی بکەین لەم چوارچێوەیەدا. نسبەت ئەوی تر فەرموبات پێشکەشیکە ئێمە مۆڵەتی دەدەینێ سبەی بابێ پێشکەشی بکە ئێمە مۆڵەتی دەدەینە ئەو بەڕێزەی کە ناوت هێنا. دکتۆر ڕەناس عەلیم لە کوردستان 24 منیش دوو پرسیارەمە پرسیاری یەکەمیان باست لەوە کرد ڕێگە پێدان بۆ کۆمپانیانە دەکەن کە بنزین هاوردە دەکەن یاخۆت بە شێوەیەک لە شێوەکان هەر کەسێک دەیەوێ ئەو کۆمپانیانە مەرجەکان چییە بۆیان و بە چ ئالیەتێک هاوردەکردنی ئەمە دەست پێ دەکات و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چۆن چاودێری دەکرێت. پرسیارێکی دیکەشم کۆمەڵێک ڕێکەوتنتان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقدا ئێستا هەڵبژاردنەکان تاوە بۆ نەم ڕێکەوتنانە تاکەی بەردەوام دەبن و هیچ گفتوگۆیە کراوە لەسەر ئەوەی حکوومەتی نوێ چۆن مامەڵە دەکەن لەگەڵ حکوومەتی نوێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ طبعا وەزارەتی سامانە سروشتیەکان مەرجەکانی دیارە یەک لەو مەرجانە دەبێت کواڵەتیەکەی بەپێی ئەو ستاندەرە نێودەوڵەتیانە کە هەن بۆ هاوردەکردنی بەزین و وەزیری سامانە سروشتیەکان ئەمڕۆ کۆمەڵێ لە ڕێکار دەگرێتە بەر و ئەو مەرجانەی کە پێویستە وەکو مەرجێک دادەنێت وەلامان کاتیشدا ئەو کەمیەی کە پێویستە ئەوە هەمووی ئیعلان دەکرێت لەم نزیکانە بۆیە مەرجەکان کە گرنگتریان ئەوەیە کواڵیتیەکەیە و نرخەکەی گونجاو بێ و کەمیەکەشی دیار بێ ئەمە وە کۆمە لە مەرجیتر هوەرین توانای کۆمپانیایە لە ڕووی داراییەوە مەسەرەن و ئەمانە هەموو مەرجن. ئێمە وەکو حکوومەت کە حکوومەتێکی ئیتیلافیە لەو سێ حزبە دیارە بەرنامەی ئێمە لە چوارچێوەی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا کە یەک لەو بابەتانە مەسەلەی مادەی 140 جێبەجێکردنی مادەی 140 مەسەلەی بودجەیە و شایستە داراییەکانە و جێبەجێکردنی دەستورە و ئێمە بەڕای ئێمە ببێتە چوارچێوەی هەر گفتوگۆیەک لەگەڵ هێز و لانە سیاسیەکان و ئەوەی کە لەو چوارچێوەیەدا بەدی دێت ئێمە پشگیری دەکەین. کاک دکتۆر قارەمانم لە کورسات نیوز دوو پرسیارم هەیە. پرسیار یەکەم سەبارەت بە دابەشکردنی موسەی فەرمانبەرانە ئەنی دەنگۆیەک هەیە کە تەنها ئەم مانگە بێ لێبڕین دابەش دەکرێتن ئەنی لە داهاتوودا لێبڕین دەبێتن ئەین تا چەند ڕاستام دەنگۆیە. پرسیاری دوێمیشم سەبارەت بە دابەشکردنی نەوتی سیپیە
تا ئێستا هیچ هەنگاوێک نراوە بۆ دابەشکردنی نەوتی سپی بەسەر ماڵان و میکانیزمەکانی دابەشکردنی و ئەو نرخەی کە دیاری دەکرێت بە شێوەیەکە. بەڵێ تاوان بەنسبەت موچە تاکو ئێستا ئێمە لە مانگی سێەوە و لەسەر ڕاستپالە و پێشنیاری سەرۆکی حکوومەت کە تەمویلی 79 بکرێتە 100%. ئەمەش پشت بە چ دەبەستێت بە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە داهاتمان دیارە داهاتی نەوتیە و نانەوتی و ئەو بڕە یا پارەیەکە وەکو سولفە لە بەغداوە دێت. ئێمە هەموو هەوڵێکمان داوەکەوە ئەو موچەیە بتوانین 100% بەسەر فەرمانبەرەکان دابەشی بکەین و ئەمە وەکو چەندین جار بڕیارمان داوە و باسمان کردەوە کەەوە ئەولەویەتی حکوومەتە. بۆیە هەر کاتێک ئێمە بتوانین و لە توانای دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئێمە بەردەوام دەبیندا دابشکردنی موچە لە کاتی خۆی و بەو ڕێژەی کە ئێستا و میکانزمە کە ئێستا هەیە. نسبەت نەوتسپی ئەمە شێک لەو بابەتانە بوون کە باسکران. نەوتسپی ئێمە ئێستا 100 میلیۆن لیتر نەوتسپی دەست بە دابشکردن کراوە لە ناوچە شاخاویەکان و هەر چار پارێزگار نێردراوە ئەوانیش دەست بە دابشکردنیان کردووە. ئێمە پێویستمان بە 260 میلیۆنە لەگەڵ عێراق ڕێک کەوتوین کە 150 میلیۆن لیتر بمان بنێرێ. بەڵام دیسانەوە ئێمە لە حکوومەت بە ئەرکی خۆمان دەزانین کە ئەم نەوتەسپیە بە زووترین کات و لە ماوەیەکی دیاری کراودا بۆ خاصە ناوچە شاخاویەکان بگا و ئەو بڕاپارەیە کە دانراوە بۆ یەک بەرمیلی نەوتسپی بۆ خانەوادەکان یاریمی کوردستان مەدعومە، ینی پیشگیری لێ کراوە لەبەرەوە زۆر بە پارەیەکی زیاتر کڕاوە. بەڵام ئێمە بە 55,000 دینار حسابمان کردووە. بۆیە ئێمە ینی بەبێ ئەوەی بەغدا 100 میلیۆن لیترمان هێناوە ئینشاءڵڵا ومێدەوارین بەغدا ینی بنێرێ ئەگینا ئەمە خۆمان بە ئەرکی خۆمان دەزانین. کاک دکتۆر پێم سەربەستم لە تۆڕی میدیای ڕووداوە. دوو پرسیارم هەیە. پرسیار یەکەم وەزیری دارایی دەڵێت کە کێشە لە کۆکردنەوەی داهات هەیە لە سلێمانی. ئایا کێشە هەیە لە گەڕانەوەی داهات و کۆکردنەوەی داهات لە سلێمانی؟ پرسیاری دووەمیشم سەبارەت بۆ پرۆژە وەبەرهێنانەیە کە چەند ساڵە وەستاون وەک فلۆریا و دەشتی بەهەشتۆمانە بڕیار بوو کە بدرێ بە وەبەرهێنەری تازە پێشنیازی ئەمەش کرابوو. چی کراوە بۆەوە هەنگاوی چی کامە بۆ ئەوەی عەفو دووەم ئەو پرۆژانەی کە وەستا بوو وەک دەشتی بەهەشت و فلۆریا بە تایبەت دەشتی بەهەشت بە تایبەتی، یعنی باس لەوە دەکرا کە پێشنیازی ئەوە کراوە بدرێتەوە وەبەرهێنەرێکی تازە. ئەمە گەشتۆتە چی و ینی چی کراوە؟ سەبارەت بە ئەو مەسەلەی میکانزمی کۆکردنەوەی داهاتەکان تەبان ئێمە لە سەرەتای کابینە ئێمە تێبینیمان هەبوون لەسەر میکانزمی کۆکردنەوەی داهاتی سەرجەم خاڵە سنووریەکانە یان داهاتی باج و ڕسوماتە. ڕاستە گرفت هەیە، ئەبێ ئەم گرفتانە چارەسەر بکەن و نەبێتە هۆی ئەوەی کەوا موچە دوا بکەوێ و حکوومەتیش لە هەموو هەوڵێکدایە ئەم گرفتانە چارەسەر بکە بۆ ئەوەی هاوڵاتی ینی زەرمەندی یەکەم نەبێت لەم چوارچەوەیەدا و پێشتریش ینی داوامان کردووە و کارمان کردو لەسەرەوەی کەەوە ئەم گرفتە چارەسەر بکرێ. بەنسبەت ئەو پرۆژانە تەمان لە سەرەتاوە ئێمە دووبارە سەلامی خواتان لەبێ خۆشەویستانم. ئەچمە لای مامجەوهەر لە کۆیەوە. چۆنی مامی گەورە؟ سوپاسە دەکەم مامجەوهەر گیان. بەڵام حەز دەکەم قسەکانم نەبڕی بە هۆندراوە بە قسان دەکەم. فەرموو قوربان. دەڵێم نەکرا پێکەوە وڵات ڕەنجین کەن بەم زێرە ڕەسەس ئاوەدانی کەن چینی هەزاریش بەخۆشی بژی تاکەی ڕۆژانە هەرخەم هەڵمژی دەتنە وڵاتان خۆ هەڵدەکێسن ناتوانن خەمیش دەرگە دەرکێسن وایە هەمانە هەرتاک بە دۆلار لە سامانی کورد ساڵە 500 ئەیکوا لە کێ حەقی ئەم کووردا تاکەی خیانەت بەسە ئەم غەدرا
تاکە خیانەت بەستە ئەم غەدرا ئەوە شارەکەی خۆمە عەلا کوڵێ ڕەنگە لە بیرم نەمینە بەڵام دووبارە دەست پێەکەمەوە دەرەم نەکڵا پێکەوە وڵات ڕەنجینکەن بەم زێرە ڕەسەز ئاوەدانی کەن چینی هەزاریش بەخۆشی بژی تاکەی ڕۆژانە هەرخەم هەڵبژی دەستنە وڵاتان خۆ هەردەچێسن ناتوانێن خەمیش دەرگە دەرچێزن گوایە هەمانە هەرتاک بە دۆلار لە سامانی کور ساڵێ 5,000 ئەیکوا لە کێیە حەقی ئەم کووردا تاکەی خیانەت بەسە ئەم غەدرا بریا هەر نەبا ئەم زێرە ڕەسا کوردیش نەدەبوو بەم هەموو بەسا زۆر زۆر دەمانگۆ کوردی مەغدورین گەلێک باسر بوون لەوەی دەیبینین خواردنی زۆرکاوان هەموو جۆرێکە سوور و بێخۆیە یان ترسەرۆکە مەگەر هەر خودا ڕحمان پێ بکات بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی هەرێم و جێگرەکانت هەرێ کاگنێتین ئەوڕۆ باسی ئەوە دەکرد گوایە لە دوای ڕاپەڕی کەس باس نازانی مافی کورد چییە و وەسعی کورد بەچی هاتێ ئێوە بە دوو خاڵ دەتانتوانی شتەکان جێبەجێ بکەن خاڵی یەکەم لە دوای ڕاپەڕی کە هاتنەوە سەر حازری دەبا حکوومەتێکی ڕاستەقیدە بۆ کە دروستکەن لە ڕووی ئاوەدانی و خزمەتگوزاری و ڕێژی احترام و سەرۆت و سامانی کوردستان ئەوە بژێوی ژیانی خەڵکی کوردستان بوو لە هەموو ڕوویەکی پێکەوە ژیانی خەڵکی کوردستان خاڵی دووەم دەبوایە هەستی نەتەوایەتی پێرە کورد بکەن چۆن ئەو کووردا نەتوانی وازە کورد بێنی و دەربەدەر ببی و بچی بۆ وڵاتان لە وڵاتان وەکو جێوانە دوور بن لە خاچیان و سوال بکەن لە پەناو پەسێوەکان بکەن و لە بەحری ئیدەی بخەجێن هەرێ بەڕێز کاگنێتین جەناب لۆ لە 374 ناتی سەردانی جەبهەی ماکۆک بکەیت کە عمر 6 ساڵان بوو هەر نەبا لەگە عەلی شەعبانی بەهاتفای ئەو شەوی جەبهەکەی کە مستەر پیتەر بریندار بوو کە ئەمن ئەوانەم هیناوە مەقەر خەلفی و عمەکانی بەردی هەڵدێراو باوەکر باڵستانی سەلق بوو شەهید کرا ئەرێ بەڕێز کاگنێتر کە هاتیەوە دینارێک لە جیرفان هەبوو ئێستا ساحب تەیارە و ملیار دۆلار و قەسرەکەی بنخانەکەی حێزدە جیبراهیمیت و بە هەروەها بە قوبات و بە بابیلت و بە هەموو سەرکردەکانتان ئەرێ بەڕێز کاک مەسعود ڕێزم هەیە بۆ دەنابێت پشتی من و داریت و بە 6 سال لەمە گەورەتری کوڕی سەرک مستەفا بازدانی مام جەوهەر من سوپاس دەکەم دەستت خۆش بێ هەم خەڵکی تر لەسەر هێڵە چاوەڕێن تەوەرەکەشمان زۆر گرینگە ئەمڕۆ پەیوەستە بە قوتابیان و خوێندکارانەوە من داوای لێبوردن لە جەنابەت دەکەم بۆ یەک قسەی جدی لەسەر ئەم تەوەرە بکەین هەروەها ناوی کەس نێنین ئێستا کاتی ئەوەیە قسەی جدی لەسەر کێشەکان بکەین ئەچمە لای هەوارخان لە سلێمانیەوە. سلام علیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەت الله. من خوێندکارێکی پۆلی دوانزەم ساڵ زۆر غەدرمان لێکراوە لە ڕووی ناوهاتنەوە چونکە کورسی زۆر کەم کراوەتەوە و ئەمە بووەتە هۆی ئەوەی لە پشتی باش ناومان نێتەوە بە دەرەجەی بەرزیشەوە. ئەمە وای زۆر لایەنی دەرونی هەموو خوێندکاران دابڕوخێ ئەوانەی کە دەرەجەی زۆر بەرزیشان هەیە و هەروەها بووەتە هۆی ئەوەی کە ئەو خوێندکارانی ئێستا لە پۆلیش هیچ ئەمەندیان نەمێ بۆ ساڵێکی تر. قوتابیان لە خوێندنگەکەی من ئەو شتیان وتۆ کە هەموو قوتابیان سار بوونێتەوە لە خوێندنگە ئەم ڕووداوانی ئێستایان بینیوە. ئەمە زۆر خراپە بۆ ڕووی وڵاتەکەش چونکە هەمیشە گەنج و لایەنی پەروەردە پێشکەوتنی وڵات. باش ئێستا تۆ لە چی ناڕازیت؟ ئەو سیستەمە گرفتی بۆ تۆ چی بۆ نمونە تۆ چ بەشێکت ویستووە و ناو لە چی بەشەگاتوێتەوە؟ بەڵێ من بە کۆنمرەی 92 پۆینتیشم زیاد هەیە کەچی لە بەشێک ناوم هاتۆتەوە کە 7 نمرە لە بەشەکەی خۆم کەمترە کە هەندێک کەس بە نمرەی 69 لە پاراڵە لەو بەشەی من ئەخوێنە کە ئێستا بۆم هاتۆتەوە. ئایا ئەمە ناڕەوانیە؟ من زۆر لە کەسەکانی تر بەم دەرەجەی منەوە لە بەشی باشتر ناویان هاتۆتەوە بەڵام من لە بەشێکی خراپ ناوم هاتۆتەوە کە هیچ لەگەڵ ئەم بەشە زانستی منان نییە و من بەشێکی ئینگلیزیم بۆ هاتۆتەوە کە هەروەها بەشێکی ئەدەبیش هەنەک زانستی ئەمە دەرەجێکی نزم وەری گرتووە. ئەمە نائەدالەتیە کە بەرامبەر ئێمە کراوە هیوادارم ئەم حکوومەتە بە خۆیان بچێتەوە وا نەکات
کە هەمووان بۆ زانکۆ ئەهلەکانی خۆیان بڕۆ با خەڵی خۆیان فڕ بکەن چونکە ئەمە واکە زیاتر وڵاتەکەیان تا بڕمێت لە هەموو لایەکەوە گلەی هەیە و ئەکات باری دەرونی سپاتیانیش خراپتر. خات و هەوار ئێوە لە فشارکردن بەردەوام بن لە ڕێگەی داواکاری مەدەنیانە و لە ڕێگەی نووسین و تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر داواکاری خۆتان بەردەوام بن بەڵکو ئینشاءڵڵا حکوومەت بێتە سەر خەت و هاوکارتان من. دەست خۆش سپاس بۆ ئێوەش. ئەچمە لای لیلان لە هەولێرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. لیلان خان باشی؟ سپاس لە بۆ باشن سپاسەکەی. بەڵێ سپاس دەکەم. سپاس بۆ وەرگرتنی تەلەفۆنەکەم. من وەکو قوتابێکی پۆلی دوازدە پارەکە پۆلی دوازدە بووم 82 هینا بە زمانیم دەرەبێ زۆر هاتێ دانیشتیمەوە بەس یانی هیچ درم لەسەر خوێندنێ نەمایە زۆر سارد بوومەوە باشە 99 ئەتوەرە 99 بینە نەگەیە خەونەکەت ئەدی بەچەندی دەگەی یعنی 99 فەرقیان چییە؟ یعنی ئێستا تۆ 99 هێناوە؟ نام 99 نینە 82 هینا بە زوو دانیشتمەوە یعنی باشە گەربێت و دەرەجەی بەرزترم هینا بە لەوانەیە جەڵتە لێدا بامە بەخوای باشە نا ئینشاءڵڵا شتی وا نابێ بەڵام یعنی قوتابی هەیە ئێستا 99 هێناوە بەویستی خۆی ئامۆزای خۆم دوو ڕۆژە لەکنی مەدووی دەدەمەوە 99 ڕێکی هینایە خوشکەکەی 93 هینایە بەخۆی لە ئەسنانی وەرگیرایە هەموو خەونی ئەوە بکە لە توبعامی بخینیت نوێ ئەسنان باشترە لە بۆ کسان ئەوانە بەس ئەو هەموو خەونی ئەوە بکە توبعام بەس ئێستا بە 99 نەگاتە خەونی خۆیدی بەچەندی بگات ئێستا هاربەر گەورەترین کولی جیهانە مەمنونە وەرگری باشە کوردستان چێ وەری نەگریتن کوردستان بوویتە چێ یعنی کوردستان خۆی بەچدا دەنێتن ینی نازم خوا بە زەبرە خوا بە سەبرە بەس بە زەبرە ئەو حکوومەتە لەوە دەکاتن ئێستا ئەوە یەک پۆینتی نییە دەبی بتی 37 وەرەقەی بداتن باشە و کابینەت بگۆڕێتن دەفەت 10 ملیۆن دەفتەر چەند 80 وەرەقە ئەدیگە دوو پۆینتی کەمتر بی دەبی دەفتەرێک و نیوی بداتن لە بۆ چێژ دە بۆ کوڕی بەرپرسە چی بەڵێ دەستەکانت خۆش بێ لیلیان خان سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای دایکی دیدەن لە سلێمانیەوە دایکی دیدەن بەڵێ دایکی دیدەن ئەم کاتێ باش هەموو کاتت باش دایکی دیدەن وەڵایی ویستم لەسەر ناوهاتنەوەکان قسە بکەم بەڕاستی بێویژدانیە من 2015 دوازدەم تەواو کرد 64 لێنا وەرنەگیرام بەڕاستی کە لەدا ئێستا هیچ هیوایەکی بە خوێندن نییە و من 6 ساڵە تەواوم کردووە ناوم نەگەڕاوە وەختی خۆی ئێستاش هەتا بڵێ پارالێڵ و ئێواران و بەیانیان بێت فەرقی نییە زانکۆ ئەهلەکانیش ئەوە هەر پارێکی خەیاڵیانەوێت بەڕاستی لە کوردستانی ئێمە خوێندن هیچ سوودێکی نەماوە ئێستا لە پۆلی دوانزەیە هەمووی سارد بێتەوە لە خوێندن هیوادارم ئەم بەرنامەی ئێوە شتێک بوێنێ بە حکوومەت سپاس بۆ تۆیش دەست خۆش بێ دایکی دیدەن پشتیوان بەخوا باوکی مەڕوان لە کەلارە وەرەگرم السلام عليكم كاك محمود وعليكم السلام ورحمة الله وبركاته باوکی مەڕوان بەڕاستی کاک محمود لەم کوردستانە ڕۆژ لە ڕۆژ بێ کارەساتی وا ڕوەدا بەڕاستی جێ خفەتە جێ ئەسەفە بەخوا بەڵێ بەڕاستی ئەگەر من بووم لە جای ئەم بەرپرس و دەسەڵاتانە ئەو قوتابێ یعنی بەڕێزانەی ئەو قوتابێ خۆشەویستانەی ئەو قوتابیانەی کە بە برسێتی و بەتینێتی و بە هیلاکوون و بەبێ پارە بەبێ ژیانێکی خۆش ئەو نمرانە بەدەستێناوە چۆن بەخوا ئەگەر من دانە بەدانیان ئەەکەم بە یعنی پاداشتێکی زۆر یعنی ئەوەنە پاداشتی گەوریانەکەم یعنی هەموو خەمەکانیان لەدڵ دەکەم بەس مع الأسف بەداخەوە زۆرم پێ ناخۆشە بەڕاستی ئەو هەموو قوتابیە بەڕێزانە ئەو هەموو گەنجە جوانە بینم لەسەر ئەو جادا یعنی نمرێکی بەرزێناوە حەقە ڕێزیان لێ بگرن حەقە پاداشتی گەوریان بکەین بەڕاستی کاک محمود بڵێ وایە بێگومان ئەوانەوەی داهاتوون یعنی بنیادنانی ئەم وڵاتە لەسەر دەستی ئەم گەنجانەی ئەمڕۆ ئەکرێ ئەگەر ئەمان هەر کەسە و بەویست و ئارەزوو حەزی خۆی نەچێتە ئەو شوێنەی کە ئەیەوێ دوجار وڵات ینی بەڕاستی بە کارەساتێکی گەورەیە تێ ئەپەڕێ ئێمە ڕاستە بەرپرسەکانمان بەرپرسە حکوومیەکانمان سەرۆکەکانمان شەهادەدار نین خاوەنی
شەهادەنین و بەشێکیان نەخوێنەوارن بەشێکیان بەڕاستی مستەوای ئەویان نیە ئەسەن ئیدارەی دەوڵەت ببەن بەڕێوە بەڵام ئومێدێک تاکە ئومێدێک مابێتەوە گەنجان لەسەر بابەتی خوێندن و تەواوکردنی خوێندن و چوونە زانکۆ و دواتە تەواوکردنی ماستەر و دکتۆرا و ئەوانە بتوانن ئەم وڵاتە بنیاد بنەنەوە ئەو هەڵە و پەڵە و سەقەتیەی بە درێژای ئەم 30 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستان کردوێتی ئەمان بێن ڕاستیکەنەوە بەڕاستی بەڕاستی کا محمودجان يعني تۆ ئەگەر لەبیر بێ جاران ئێمە تەلەبە بووین يعني بەیانی ئەمەنە بە زۆق و بەگەشەوە ئەتەکیدانە ئەمانوس شیرەکەمان یای پەنێرەکەمان یای هێلکەکەمان حازرە ئەماندنە لە مەدرسە بەتەکید يعني بە دڵخۆشیوە يعني بە زەوقێک و ئەچوین يعني لەو سەر و هێلکەمان ناوردە لەگەڵ قەمانە پەنێریان نەداتیمان شیریان نەداتێمان ئەوە خزمەتی قوتابی ئەوە خزمەتی دوا ڕۆژینەوەیە باوکی مەڕوان ئەم دەسەڵاتە حەزەکە مەکتەب نەمێنێ حەزەکە پەرلەمان نەمێنێ حەزەکە یاسا نەمێنێ حەزەکە یعنی ئەوەی کە حەزی ئەوە ڕەنگە ئەمانە بێ بۆیە ڕەنگە بەرەو خراپتریش بڕوا ئەگەر بێت و خەڵکی بەخۆیان نانەچنەوە و ئەم گۆڕانکاریە دروست نەکەن ینی ئێستا تەنها گۆڕانکاریەک خەڵک بتوانێت بیکە خودی خەڵکەکە خۆیەتی خۆی ئەتوانێت گۆڕانکاریەکە بکە من سوپاسی جەناب دەکەم باوکی مەڕوان دەست و چاوت خۆش بێ بۆ پەیوەندێکەت کاک ئەحمەد لە هەڵەبجە وەرەگرم کاک ئەحمەد جان فەرموو السلام عليكم براجي وعليك السلام ورحمة الله وبركاته برا برزكم سپاس دەکەم مەمنونی جەنابتم فەرموو قوربان والله قوربان جانم یەک داواکاری مانێ فەرموو والله ئەم موضوعی بۆ لەسەر ئەم موضوع من باز ناکەم وەگەر مەجال بێت بەڵێ لەسەرەوەی ئەم مینی دادگەریە هینی کۆمەڵ بەس لەسەر ئەو دادگەریە زۆر کە دەڵێ ناوەکەیان گۆڕیوە بۆیە ئینیان کەم کردووە کورتیان کەم کردووە تەنها ئەوەمەوەی دەست خۆش بێ ئەخوا تێبینێکی جوانە ئێمە بڵێن ئەم کۆمەڵی دادگەریەی کە جەنابەت باست کرد وتەبێژی هەیە حتمما وتەبێژەکەی لە زۆر شوێن و بۆنەیە باسی ئەم بابەتەی کردووە هەڵبەتە لە داهاتووە زیاتر باس ئەکرێ و پێم وا بێ لیژنە و ئامادەکاریە کراوە لیژنەوشتی وا تەشکیل کراوە بۆ ئەوەی پێداچوونەوە بکرێ لەوەی کە لە داهاتووە چۆن بتوانن زیاتر خزمەتی خەڵک و ئەندامانی حیزبەکەی خۆشیان بکەن سپاس دەکەم مۆفەق بی کاک ئەحمەد جان با تەواویکە با تاویکە کاک دابان بکرێتەوە ئیسلامیەکە زۆر جوانترە پشتیوان بەخوا ئێمەش ئومێدەوارین هەر شتێک لە قازانجی ئیسلامە و لە قازانجی خەڵک و وڵاتە ئینشاءالله ئەوە ببێ مۆفەق بی برای جان کات هەمووی بۆ تۆیە لە خزمەتام سپاس دەکەم خوا ئاگادارت بێ ئەچمە لای کاکە شاسوار لە کفریەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك شاسوار جان والله الحمد لله جنابت شواني شكور باشي خواه باشي براي خواه ما من تسكاية بكم بريم حكومته بله أمريكا زنوشاكيان للسماوة أو خلق الرشويتا لكن فقد زنوشاكيان لعرعروا للسماوة لتوضاون أول شيء سيسا لجرازيان هذا ذاكا يجيشتي خلق ما قداروا كرديها خلق ما قدار كدور لقرنيان حركة سيغيتية شرفية كرامتية برشدية خوي بيريتوب تشبه حكومة نوتية حكومة بارتي تركيا حكومة كتي إيران خيارات كثير للخلق عقل تصور ناكري عقل نايبرية حكومة مانية ثروت مانية أندفع مانية كشتي بيوتا كويلي بارا كش بيوتا بارا كرت بارا إذا ودير جيزة تبدأ ودير ودير بارتيا ودير صداتيا جيزة تبدأ سمان تبدأ كتي كشتي بيوتا بارا كاكا خلق باحة كده صوش رقام خلق كده صوش رقام بيجا حكومة بار محمد عوش كتوه حكومة محمد عوش مو خلق صوش رقام كيف خيط شيء جديد كيف فايدة مو يدو صوش رقام خلقونا بيخيرة بوا خلقونا بكت فقا كاكا بتاكم أودي تاكيد لكم أودي تروس بكت فقا ميال كل قطع بدأ بصر حكومتها كدي عطب وقت عادل برمان نبدي في حكومة عادل برمان يجدي عطب برمان بارتي بلي بيادب
وسيد والفايده وقبل هذا الشخص كذا من وجهته ما فيك ما صدقت بكشريه ما عطاك بكشريه من نور الفار ما خم بددا ما خم بلانزا ولا تلو خاطر كون بداي شلون نبداي دف من ناجد انشام كاك خوي توجد جياتك يا جياتا يا خذوا ترسيه يا خذوا هذا مو بس زل ظالم شوف إذا جاشيات يا أصعد متشايات يا مش على أوليات جاش على أوليات بعثك على أوليات سليمانين خاكا بروش تونا بوشت تو منا بوشت خاكاسيات أو على سياسية أو على سكرامتية أو على أخلاقية بعد شخصية الشريعة وصفاني وعارفتي حكمت فالكسنية برلمان دسوش كاك شاسوار دسوش ما الفارة ما سعيدة ما طوى ما الكواجنية دەست خۆش بێ براکەم پەیامەکەت گەیشت تۆزی هێور بەرەوە لەبەر تەندروستی خۆت لەبەر تەندروستی خۆت تۆزی هێور بەرەوە قسەکانت جوانن سوپاسە دەکەم دەست خۆش بێ ئاخوا مەمنون بۆ تەلەفۆنەکەت خوا ئاگادارت بێ ئەچمە لای ئەڤین خان لە سلێمانیەوە ئەڤین خان فەرموو الو السلام عليكم عليكم السلام ورحمة الله براكم هل لباري اويك وزيري پروازه لباري زانکۆڵای نەوە بەردەوام بە گوێ لە خۆت مەگرێرەوە لە تەلەڤیزۆنەکە بێدەنگ کە لە تەلەفۆنەکەەوە گوێ لێمە بێ بەڕاستی غەبێکی زۆر زۆری لێمان کردووە وەزیری پەروەردە من خۆی 2 ساڵ ساڵی یەکەم 72 هێنا کە بەرزاری گوزاریم کرد تحسین معدلم کردەوە بۆی دووبارە نمرەکەم بەرز بێتەوە دووبارە تحسین معدلم کرد بەرزاریم کردەوە 80 هێنا بەڵام زۆر غەدرمانیان لێ کردەوە بەڕاستی وەرە 2 ساڵدانی شەوە دیسان کورسیەکان ژماری کورسیەکان زۆر کەم کراوەتەوە لەباری ئەوەی زیاد کریا هاوڕێم هەیە خۆی هێشتۆتەوە 96 هێناوە ساڵی یەکەم ساڵی دووەم کردێتە 99.4 ئێستا طبعام وەری نەگرێ ئەنی ماقول چی ئەو هەلو تەلەباناکەن بەڵێ دەستەکانت خۆش بێ ئەڤین خان سوپاسە دەکەم بۆ پەیوەندێکت خوا ئاگادارت بێ بەڕێزان ئێستا کیژان حەسەن کۆمنتی نووسیواڵە من تەنها بەهۆی 6 پۆینتەوە لە حکومی وەرنەگیراوم لە ئێواران ناوم هاتووەتەوە ئەڵێن کورسیمان زیاد کردووە ئێڕاز دەکەن کورسیان زیاد کردووە بەس لە پاراڵێڵ ئێواران نەک لە حکومی بەڵکو کورسی حکومیان کەمیش کردووەتەوە نەک زیاد کرابێت سۆمایاسینی ژەڵێ بەڕاستی غەدرێکی زۆر لە قوتابیان کرام من 97.4 هەبوو لە شوێنێک وەرگیرام کە پێشتر 91 و 92 لێ وەرگیراوە بۆیە داوای مافی خۆمان دەکەین بە زیادکردنی کورسی کۆلێژەکەمان بەنان هیوان و سیوێتی کوا زیادکردنی کورسی کۆلێژ و پەیمانگاکان خەندە سەفەریش نووسویەتی کوا 800,000 کورسیتان کوا مافی تەلەبەی داما و کامە هەڵوێستانە کوا ڕەنجی 12 ساڵەمان حاڵمان جوانە بە دەرەجەی 98.66 لە طوبعام ناوم هاتووەتەوە ئەمە کەی حەقی تەلەبەیە تاکەی ئەم ناعەدالەتیە قبوڵەکەین لە کاتێکدا تەلەبە لە دهۆک و زاخۆ بۆ پارێزگا بە 98.4 لە طوبعامن هارون شەهاب نووسویەتی 99 هاتووە لە هیچ شوێنێک ناوی نەهاتوەتەوە کاک پۆڵا لە هەولێرە وەرەگرم ماندوونەبی کاک مەحموود ئێوارەت باش کاک پۆڵا گیان دەست و چاوت خۆش خۆشتەوەرێکی گرنگە لە بارودۆخی ئێستا برای بەڕێزم بەڵێ لە هەموو بارودۆخێکی نائاسایی کاک مەحموودی بەڕێز تەنانەت لە ساڵانی ڕوودانی کارەسات و زەنگ و نەهامەتیەکان دەسەڵاتی سەرەوە بە هاوکاری پسپۆڕان لە بواری پەروەردە و زانست و خوێندنی باڵا بڕیاری لە ئاستی دۆخەکە دەنەن کاک مەحموود بۆ نمونە بیستومانە دیومانە ساڵی نەکەوتن یعنی عەدەم ڕسوب لە کاتی دەنگ و کارەساتەکان بەڵام جێداخە دەسەڵاتدارانی ئەوانەی کە ڕاوێژکارن یاخود ئەوانەی لە پسپۆڕن لە خوێندنی باڵا ئەم ساڵ پرۆسەی وەرگرتن هەموو کەسێکی تووشی شۆک کردووە بۆ ئەگەر ڕێژەیەک وەرگرین کات نییە بچینە ناو قوڵای و تەفاسیلی وەرگرتنەکان تووشی شۆک دەبی لە ئاسی لە یەکەمەکان زیرەکەکان تاگە زیرەکەکان کاک مەحموودی بەڕێز ئەوانەی لە 98 کەمترن ئەوانە
وایان لێکردن بێ ئومێدیان کردن نەکەر ئەوان لە داهاتوش ئەوانی تریش ئێستا لە قۆناغی تەنانەت لە بنەڕەی تیژڕا بێ ئومێد کران چونکە ناکرێتەوە لەسەر ئاستی کوردستان نمرەی ئەوەندە بەرزبێنی تەنها 110 قوتابی لە پزیشکی وەرگیرێ دەپرسم و پەیامیشم ئاراستەی دەسەڵاتدارانی حکوومەت و پسپۆران لە وەزارەتی خوێندنی باڵا دەکەم ئایا ئەو هەموو قونسڵگەریە لە کوردستان ئەو خوێندکار و قوتابی زیرەکانەی ما کە لە دۆخێکی دارایی سەخێت لە قەیرانی سەخێت لە دۆخی کۆرۆنا ئاستا شایانی ئەوە نین تەکلیف لە قونسڵگەرەکان بکەن لە زیاتی ئەوەی بێ ئومێدیان بکەن سرای ئومێدیان بکوێژێنەوە هەر قونسڵێک لە وڵاتی خۆی من دڵیام وەریان دەگرێ و شانازی پێیانەوە دەکا نەک بیان نێرن بەرەو کۆلیژی ئەهلی و نازانم چی و پارەلێن ئەوانە کە سرای زانست هەر وڵاتێک عمودی فەقەری بڕبڕەی پشتی پێشکەوتنی هەر وڵاتێک لە بواری سیاسی دارایی ئابووری ئیداری تەنانەت سەربازیش زانست و معریفەتە بەڵام ئایا بە ئەم قەت وا دەکرێت یان بە نەزانیە بۆیە دووبارەی دەکەمەوە داوا لە دەسەڵاتدارانی کوردستان دەکەم ئەو خوێندکارانەی بەلایەنی کەم پلەکانیان کۆی نمرەیان تێگرای نمرەیان لە 95 بەسەرەوەیە تەکلیف لە کونسڵەکانی وڵاتان بکەن من دڵنیام وەڵامیان دەدەنەوە بە شانازی لە زانکۆکانی ئەو وڵاتە وەرتەگیرێن لەسەر ئەستۆی ئەو وڵاتانە دەبێ و حکوومەتی هەرێمیش دەبێتە هاندانێک بۆ زانست و داواکارم لە لژنەی تایبەتی خوێندنی باڵا و پەروەدە لە پەرلەمانیش پێداچوونەوەیان پێ بکە چونکە بەڕاستی دۆخی شڵەژان دروست بە کاک مەحموود تۆکە لە 98 کەمتر لە کۆلیژی پزیشکی وەرنەگیرێ پەستوانەکە پاڵەپەستوەکە دەخرێتە سەر نمرەکانی تردا دەبزن بۆ خوارەوە ئایا ئەو خوێندکارەی لە دۆخێکی سەخت لە قەیرانی دارایی لەو دۆخە ناهەموارە ئایا حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێم پسپۆڕان ئایا ئەم شۆکردنە مەبەستان لێتیە هیوادارم بە خێرایی بە خۆدا بستنەوە بۆیە داواتان لێ دەکەم ئەو خوێندکارانەی کە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان لە دۆخە سەختە داراییەکان و قەیرانەکان نمرەی باشیان هێناوە تەکلیف لە قونسڵەکان بکەن بۆ ئەوی شوێنیان لە زانکۆکان وەربگیرێ بۆ ئەوی کرای زیاتر نەبچێتەوە دووبارە دەستخۆشی لێ دەکەم کاک مەحموود گەلێ سپاس کاک پۆڵا سپاس بۆ پەیوەندیەکەت لە هەولێر و لەگەڵمان بووی دەستخۆشی لێکم ئەزیزان و خۆشەویستان دوانگەی خەڵکتان پێشکەش کرا تا ئەڵقەیەکی ترێن بەرنامەی بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.